بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على أشرف الأنبياء وخاتم المرسلين محمد وعلى آله وصحبه وسلم. ربنا هب لنا من لدنك رحمة وهيئ لنا من أمرنا رشدا. ربنا أرنا الحق حقا وارزقنا اتباعه، وأرنا الباطل باطلا وارزقنا اجتنابه. ربنا اغفر لنا ذنوبنا وإسرافنا في أمرنا وثبت أقدامنا وانصرنا على القوم الكافرين. آمين. بنراني برز خوشويست مسلماناني عزيز، سلام ورحمتي خواهي پروردگار برجه بسر همولايك ماندا. خواهي پروردگار عاقبت خير مان بكا، سر برز و سر فرازي دنيا و قيامت مان بكاتن. داهاتو مان لرابردو مان باشتر بكا، بمسلماني بمان جيني، بمسلماني بمان مريني، بمسلماني زندي مان بكاتو إن شاء الله تعالى. خۆشەویستان، خۆشحاڵم کە لە حەڵقەیەکی تر لە بەرنامەکەتان، بەرنامەی بەختەوەری بە خزمەتتان دەگەمەوە. خوای گەورە تەبارەک و تەعالە بەختەوەری دنیا و قیامەتمان بکە ئین شاء الله تعالى. و خوای پەروەردگار بە گەورەی و عەزەمەتی خۆی قەڵەمی عەفوی بەسەر کەم و کوڕیەکانماندا بێنێتن و بە مسلمانی بمان ژێنێ، بە مسلمانی بمان مرێنێ، بە مسلمانی زیندیمان بکات و ئین شاء الله. خۆشەویستان، خاڵێکی دیکە لەو خاڵانەی کە زۆر گرینگە بۆی کە ئینسان بەختەوەر بێت لە ژیانی دنیایدا پێش دوا ڕۆژی، چکە دنیا سەفینە و پێپیلکانەی دوا ڕۆژە. ئینسان چی لێ بچەقینێتن ئەوی دەدروێتەوە لە دوا ڕۆژدا، و هەرچی کە لێرە دەیکەین لەوێن دەرێ ڕوبەڕوومان دەبێتەوە لە چاکە و لە خەرابە. و وەکو گوتیشمان لە سەرەتاوە، فطرەتی ئینسان خواوا خەڵقی کردووە بە دوای بەختەوەری و خۆشگوزەرانیدا دەگەڕێت. بەس گرینگە ئینسان بتوانێتن ئەو خۆشگوزەرانی و بەختەوەریە هەم لە دنیا دەستەبەر کە هەم لە دوا ڕۆژیش. وەکو خوای گەورە تەبارەک و تەعالە ڕێنمونی کردوین لە سوورەتی ئەلبەقەرەدا کە دەفەرمێ: ومنهم من يقول ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار. ولما دەفەرمون ئەو حەسەنەی دنیا هەموو شتێک دەگریتەوە. حەسەنەی دنیا هەموو شتێک دەگریتەوە، ئەوەی کە بە خەیاڵیشت دانایەت. حەسەنەی دوا ڕۆژیش هەموو شتێک دەگرێتەوە. ئەنی دوعایەکی کورت و پوخت، تەفاسیلی ناوێ خوای ئاوان بۆ بکە، ئاوان بۆ بکە، ئاوان بۆ بکەی وایە ڕێزەکە، ئەوە نابێت. بە کورتی دەبی کە ئەوە دەبێ ئاتینا فی الدنیا حەسەنە، هەموو شتێکی دەگرێتەوە، وەفی الآخرەتی حەسەنە، ئەویش هەموو شتێکی دەگرێتەوە. خوا بە قسمەت هەمولایەکمان کات. یەکێکی دیکە لەو خاڵانەی کە گرینگە ئەویش مەسەلەی خۆشەویستیە. خۆشەویستی طبعاً بەداخەوە دەڵێم ئێستا کە باسی خۆشەویستیت کرد، خەڵکەکە ڕاست بۆ لای سلبیەکەی لای دەبات، چونکە ئێستانەکە خۆشەویستیەکەشیان سووک کردووە. بەداخەوە دەڵێم خۆشەویستیەکەشیان سووک کردووە. خۆشەویستی ئەتوانم بڵێم خەسڵەت و سیفەتێکی زۆر گرینگە لە ناخی ئینسانەکاندا کە ئینسانەکانی پێ جوان دەبن. طبعاً خۆشەویستی دابەش دەکرێت بۆ چکۆتی قۆناغ و مەراحل و ئەوانە. گەورەترین خۆشەویستی کە دەبێت هەر کەسێک کە نەیبێ ئیمانی تەواو نییە، کە خۆشەویستی خوا و پێغەمبەری خوایە. دەبێت خوا و پێغەمبەری خوامان لە نەفسی خۆشمان خۆشتر بووێن. کەنجین خوا و پێغەمبەری خوامان لە نەفسی خۆمان خۆشتر ویستن، ئەو کاتەی ئیمانمان تەواو دەبێت، وەکو پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام باسی دەکات. مەرحەلەی خوارتری خۆشەویستی خۆتە، چونکە ئینسان دەبێت لە هەموو کەس زیاتر دڵسۆزی خۆی بێتن. چۆن دەردەکەوێت کە ئینسان خۆی خۆش دەوێت؟ بەوەی کە ئینسان هەوڵ داتن ئەو ئەعزایانەی خۆی بپارێزێتن لە ئاگری دۆزەخ، تووشی زەرەریان نەکاتن. یعنی ئێستا کاتێک کە زستان دادێتن، جلوبەرجی ئەستور دەبەردەکەین، سۆبە لە ماڵی پێ دەکەین، مەسەلەکە چییە؟ مەسەلەکە خۆمان خۆش دەوێت، نامانەوێت خۆمان تووشی نەخۆشی کەین، تووشی سەرماوسۆڵکەین. کە هاوین دادێ مبەڕیدە پێ دەکەین، ناچین لەبەر
گەرمەی تاوی هاوین لە نیوەڕۆیان دانیشین لەبەر تاوێ چکە زەرەرمان پێدەگەینی و ناکەی مچکۆ نەخۆش دەبین مەسەلەکە خۆشەویستی خودی خۆمانە ئاهی وایە کە شتێک گوێنە دەڵەکا کە دەڵێ دوژمنی خۆتی خوا ئاپوت کات دەڵێ دوژمنایەتیت لەگەڵە خۆت هەیە ئەو جا خۆشەویستی دایک و باوک کە زۆر گرینگە ئەوە خۆشەویستی دایک و بچووکە دایک و باوک هەرچی کە لەگەڵیان بکەین هەرچی کە خزمەتیان بکەین هەرچی کە لە خزمەتیان ڕاوەستین هێشتا ناتوانین پاداشی دایک و باوک بدەینەوە کەس نەیتوانیوە لەو دنیای پاداشی دایک و باوکی خۆی بداتەوە تا ئەمە پێمان بدرێتەوە بەڵام دەبێت زۆر زۆر هۆشیار بین زۆرمان خۆش بوێن بە تایبەتیش کە کەوتنە ناو ساڵان بێتاقەت بوون چاویان زەعیف بوون قاچیان عەرزی نەگرت پێویستیان بە تۆ بوو کە خزمەتیان کەی دەبێت لە خزمەتیان ڕاوەستی شەو و ڕۆژ نابێوە هەست بکەن کە بوونی وان بارگران نییە بە سەرەتوودا دەبێ وایان لێ حاڵی کەی دەبێ واش بێ کە خزمەتکردی وان بە عیبادەت و خواپەرستی دەزانی ئەوجا خۆشەویستی نێوان ژن و مرد خۆشەویستی ڕاستەقینە برایانی بەڕێزم خۆشەویستانم لە دوای زەواج دەست پێ دەکات بەس بەداخەوە دەڵێم ئێستانەکە بەهۆی ئەو ئەنتەرنێت و مەنتەرنێت و بەزم و ڕزمەی کە بۆ خەڵکیانەوە کردووە تەماشا دەکەی بەهۆی ئیختیڵاتی زانکۆ و جامیعا و قۆناغەکانی خوێندن کە پێدەگەن دەبنە تەمەنی 14 و 15 ئەوان هەمووی تێکەڵاو دەکەن لەو حاڵەتەشدا حاڵەتێکی زۆر حساسە مەسەلەی گەنج لەو حاڵەتەیدا پێدەگاتن و غەریزە جنسیەکانی کامڵ دەبن هەم هی کوڕ هەم هی کچ یعنی زەرورە کە دەسەڵاتداران ئەگەر خۆیان بە دڵسۆزی میلەتان دەزانن خۆیان بە دڵسۆزی میلەتی خۆ دەزانن مەکتەبەکان زیاکەنەوە کچ بەتەنێ بخوێنێ کوڕ بەتەنێ بخوێنێ لە ئەمریکا کۆمەڵە مەکتەبێک هەن بەتەنها بەس کچ دەخوێنن لە هەندێکی دیکەی بەتەنها کوڕ دەخوێنن هەندێک مەکتەب ئیختیڵاتن دەزانن گەورەترین کێشە لە ئەو مەکتەبانەی کە ئیختیڵاتی تێدایە و مستەوای قوتابیان نزمترین مستەوا هەیە و قوتابیانێک کە لەو مەکتەبانە دەخوێنن کە ئیختیڵاتە ئەوانەی دیکە کەمترین کێشە و مشکلیان هەیە کە ئیختیڵاتی تێدا نییە و دەرەجەی باش دێنن کە ئیختیڵاتی تێدا نییە چونکە مێشک و فکر و هۆشیان بەو مەسائیلی کوڕ و کچایەتیەوە مەشغوڵ نەکردووە خەریکی خوێندنی خۆیانن لەبەرەوەش تەماشەکەن برا بەڕێزەکانی خۆم بەشێکی زۆری ئەمڕۆی تەلاق کە دروست دەبێتن لە مەحکەمەکان لە وڵاتەی ئێمە یعنی تەماشا دەکەی مانگێک کە گواستیت و تەلاقی دەدات دوو مانگە گواستیت و تەلاقی دەدات 10 ڕۆژ دەگواستیت و تەلاقی دەدات هەمووی هۆکارەکەی چییە؟ هۆکارەکەی ئەو هەموو درۆ و دەلەسەیە کە بۆ یەکتریان کردووە ئەوجا هۆکاری سەرەکی ئەوەیە کە هیچ شتێک نەماوە کە ئەو کوڕە تالیبی بێ لەگەڵ ئەو کچە نەیکرد بێتن بەداخەوە دەڵێن کە دەیگوازیتەوە شتێکی تری پێ نییە کە بیداتە ئەو کوڕی بۆی کە دڵی پێخۆش بێتن گەیشتۆتە هەموو ئاوات و ئامانجەکانی خۆی کە دەبینی بار قورسایەتی و مەسوولیاتیشی لەسەر شانی زیاد دەبێت و دەبێت کە سابت بکە و پارە بێنێتەوە و شت بکرێت دەڵێ و بەزمەی بۆ بکەم خۆ من پێش زەواجەکەش ئەوەی کە ئێستا پێیگەیشتم هەر پێیگەیشتوو تەلاقی دەدات و دەڵێ ژن ناهێن و ئاوا دەمینمەوە ئەو هیچەوە حاڵی نەبوون لە ئیسلام و لە دین و لە حەڵال و لە حەرامەوانە ئەوەیە کە بەڕاستی هوردە ئاوا بڕواتن مەسلەی قەیرە کچ و قەیرە پیا و ئەوانە زۆر دەبێت لە ناو کۆمەڵگە و مجتەمەعی ئێمە ئەوەش موسیبەتێکی گەورەیە بەڕاستی ڕووی تێکردووی لەبەرەو خۆشەویستی ڕاستەقینە ئەوەیە کە تو لە دوای هاوسەرگیری ئەو خۆشەویستیە دروست بێتن و
و شەرمیشت پێ نەبێ کاتێک کە کەسێکت لێ پرسێ چێت لە هەموو کەس خۆشتر دێ خێزانی خۆ من هەموو کەس خۆشتر دەوێت لێرە مەسەلەن ئەوە نییە بەڵا چاوم بەردێوە ئەگە ناوی خێزانشت بینی بە شەرمەوە ئەو شتانە جەهالەتە عەمری کوڕی عاس ڕەزا و ڕەحمەتی خوای لەسەر بێ پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام کە عەمر موسڵمان بوو ناردیە غەزوەیەکی کردی ئەمیر و برا گەورە دوایە داوای مەدەدی کرد مەدەدی بۆ نار کە ئیمامی عومەری تێدا بوو ئیمامی ئەبوو بەکری تێدا بوو ئەوانەی تێدا بوون جوندی بوون لە بەردەستی عەمری کوڕی عاس کە تازە موسڵمان ببوو لەبەرەوەش ئاگاتان لێ بێتن لەناو ئیسلامەتی و موسڵمانەتی و لە دینی ئێمەدا مەسئولیات تاپۆ نەکراوە لەسەر خەڵکێکی بەتایبەتی چکە بۆی هێز بینێکە کەسێک بێتە ناو دایرەی ئیسلام و موسڵمان بێ لە توانایدا بێتە بەرپرس کە کەسێک زۆر لە مێژە لەوێندەرێدا بووە بەسە شتێکی بۆ دروست دەبێت دەڵێ وەڵاهی دیار ئەمە زۆری مهمە پێدەچێ پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام لە هەموو کەس خۆشتر بوویم لەبەر هەندێک منی کردیمە مەسئولی ئەوانە کە دەچیتەوە لە ناو خەڵکی لە پێغەمبەر دەپرسێ عەلەیهی سەڵات وسەلام دەڵێ پێغەمبەری خوا چێت لە هەموو کەس خۆشتر دەوێت دەڵێ عائیشە بۆ بیشێرمەوە هەم ناوی دینی کە خێزانێتی ناوی عائیشەیە و هەم دەشڵێ هەموو کەسم خۆشتر دەوێت ئەویش دەڵێ لە ژنانت لێ ناپرسم لە پیاوان دەڵێ ئەبووها باوچی پێدادێ هەتا دەڵێ هەتا 20 قسووری هێشتا ناوی من نەهات بوو ئینسانیش دەبێت ڕاستگۆ بێتن نابێ مەسەلەن کە منە توم کردیە مەسئول بێم ئەوە یان شتێک وەڵا بڵێ مەتوم هەموو کەس خۆشتر دەوێ واش نەبێتن دەڵێ لە 20ەکەی لێی گەڕام گوتم بالۆ خۆوا حیساب کەمە منی 21ەکەمم ئەوە مهمە ئینسان خۆشەویستی ڕاستەقینە لە دوای پرۆسەی زەواج کە دروست بوو ڕۆژ بە ڕۆژ ئەو خۆشەویستیە چ دەبێ گەورە دەبێت و ئەو خۆشەویستیە کە گەورە بوو کە ئینسان دەکەوێتە ناو دەستان چ مێردەکەیە چ ژنەکەیە خزمەتی یەکتر دەکەن ئەو جا خاڵێکی دیکە لەو خاڵانەی خۆشەویستی منداڵ و زوڕیەتی ساڵح کە بەڕاستی خاڵێکی زۆر زۆر گرینگە بە تایبەتی ئێستانە کە هوردە هوردە ئەو مجتەماعی ئێمە ئەتوانم بڵێم بەهۆی ئەو هەموو مسەلسەلە دۆبلاشکراوانەی کە لە وڵاتی ئێمە لێ دەدرێن هی ئێران و هی تورکیا و هی ئەو وڵاتانە کە هەمووی مەسەلەن بەس پرۆسەی زەواج و پرۆسەی هاوسەرگیریان کورت هەڵێناوە لە چی لە تێرکردنی غەریزەی جنسی هیچی دیکەنا مەسەلەی منداڵ و ئەوانە بارگرانیە بەلای داناچن حەزی لێ ناکەن ئەگەر هەش بێ منداڵێک دوو منداڵ تەواوە کۆتایی پێدینن جارێ و پێچەوانەی شەریعەتی خوایە و پێچەوانەی ئەمر و فەرمانەکانی پێغەمبەری خوایە عەلەیهی سەڵات وسەلام پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام دەفەرمێت تەزەوەجوا الوەدود الوەلود فإني مكاثر بكم الأمم دەفەرمێ پرۆسەی هاوسەرگیری بکەن لەگەڵ ئافرەتانێک کە مێردەکانی خۆیان خۆش بووێ و منداڵی زۆریشیان ببی وەلود منداڵی زۆریان ببێ بۆ ئینی مکاثر بكم الأمم جای وایە دەڵێ ماوەستا ئاخر من لەبەر هەندێک پێم خۆش نییە منداڵەکانم زۆر منداڵەکان هەموو فاسق و فاجر دەرەچن وەڵا ڕاستەکەی کە منداڵ هەموو فاسق و فاجر بێ نەبێ باشترە چکە بەڵایەکی قورسە لە بۆ تو لە بۆ مجتەمع و لە بۆ کۆمەڵگە بەڵام ئیشی تو چێک وەکو دایک و باو ئەدی ئیشی توێ نێو منداڵانە پەروەردەکەی نسحەتیان کەی ئامۆژگاریان کە مامۆستایەکی باشیان بۆ بگری ئەوە ئەرچی دایک و باوکانە لەبەرەوە خوازیارم کە ئەگەر وا بڕوا ئاگاتان لێ بێتن ئەگەر وا بڕوا ئەوەی کە ئێستا من دەیبینم لە ناو کۆمەڵگە و مجتەمەعی کوردەواری کە هەموو مەسەلەن دەبینی ئیکتیفای بە منداڵێکی کردیە بە دوو منداڵان کردیە بەرەبەرەوە پیرەمێردەکان دەڕۆن ئەو جیلە دەڕوا کە ڕۆی ئەو جیلەی کە ڕۆی و هەمووی مەسەلەن 5 6 7 8 9 12 ئەوەندەی هەبوون لە 5-6ەکانی کەمتر نەبوون یعنی هەم کو تەشبیه نەبێ هەندێک داینەسۆر و ئەوانە هەموو دەڵێ گۆتی ئینقرازیان کرد و هەردۆر نەمان بەخوا و میلەتە ئێمەش نامینیت یعنی ئێستانە کە بە تەقەتەق دەڵێن داخۆ دەگەینە 4-5 ملیۆنە چیان نەگەر ئاوا بڕوە
وەکو کوردەواری خۆمان دەڵێ وەکو میزی وشترێ وردە وردە کۆتایی پێدێت و دێتەوە ملیۆنە و 2 ملیۆن و ئەوانە ئەو کاتێک کەس هەر ڕێزیشمان لێ ناگریت کەس هەر حورمەتیشمان ناگریتن ئەوە دەبێت زۆر ئاگامان لێبیتن دەبێت ئەو حکومەتە پلانی هەبێتن کو ئێستا لە بەغدا پلانیان داناوە بۆ ئەوەی کە ئەوانەی کە بێوەژنیان هەیە و بێوەژنێکی دیکە دینن کە بێوەژنە لە ماڵەوە دانیشتووە بیان بەو واتاییوان ژنە شەهیدێکە پارەی دەدەنێ و خزمەتی دەکەن لێرە دارکاری دەکەن دەبێ پلانێک دابنێ بڵێ هەر کەسێکی منداڵی هەبوون 3 منداڵی هەبوون ئەوە خەڵاتیەتی 4 هەبوون ئەوە خەڵاتیەتی 5 هەبوون هەتا 10 منداڵە ئەو کاتەی کابرا هەرچەندە ڕزق عایدی خوایە چکە ئێستا هەمووی زەندەقیان چۆ لە ڕزقی ئێستا لێی دەپرسی دەڵێ کاکە تو بۆ لێ ناگەڕێ منداڵم جاوە بەچی بەخێوەکرێن کوڕەکوڕی بابم خۆ بەخێوکردن عایدی تو نییە وفي السماء رزقكم وما توعدون ڕزق عایدی خوایە لە ئاسمانێ والله چەند منداڵت زیاتر ڕزقت زیاتر بۆ دەنێری خوای گەورە تەبارەک و چکۆ ڕزقی منداڵەکان لەگەڵ خۆیاندایە لەگەڵ تودانی برا ئەتوەر بخۆت بینە پێش چاوان بەتەنێ لە ماڵی دایکت بووی لە ماڵی بابت بووی چت هەبوو ها بەس کراس و شلوارەکەت هەبوو دەگە پێڵاو دەچی دەرەدات و نان دەخوارد دەچی ئێستا چت هەیە خانوو تا هەیە سیارە تا هەیە ژن تا هەیە دەخلێک تا هەیە کوڕە ڕزق و ڕۆژێکە بۆ ماڵ و منداڵ چەند قەڵەباڵغتر بی ڕزقی زیاترت بۆ دەنێریتن چکە عایدی ئەویە خوای گەورە تەبارەک و تەعالە ئەوەتان لێ یەقین بێ ڕوحێک ناخاتە بەری عەبدێک کە ڕزقی بۆ دابین نەکات ڕوحێک ناخاتە بەر عەبد و بەندەیەک کە ڕزق و ڕۆزی بۆ دابین نەکات ڕوحی خستە بەر ڕزق و ڕۆزیشی بۆ دابین دەکات جا موسڵمان بەیان کافر بێت ئەوجا خاڵێکی گرنگە لە خۆشەویستی منداڵ و زوڕیەت فەرق و جیاوازی نەکردن لە مابەینی کچ و کوڕ فەرق و جیاوازی کردن لە نێوان کوڕ و کچدا ئەوە بەڕاستی جەهالەتە ئەوە جەهالەتە جەهالەتە ئەوە جەهالەتی پێش ئیسلامە لەبەرەوە کاتێک کە عەرەبەکان حاڵی نەبووبوون لە دین تەماشا دەکەی پێیان سەرشۆڕی بوو کابرا کچی هەبن لەبەرەوەش تەماشای ئیسلام کە هاتووە تەرکیزی لەسەرەوەی کردوێتەوە نابێ فەرق و جیاوازی بە کچ و کوڕان بکرێتن بەڵکو پێغەمبەر عەلەیهی السەڵاتو وەسەلام ئەوەندەی کە مژدەی بە پیاوەکان و بە ژنەکان داوە بەوەی کە کچیان هەبن بە خێویان کەن بە حیشمەتەوە بە حەیایەوە تا بە مێردیان دەدەن مژدەی بەهەشتی پێداون چ حەدیسم نەبینیم بڵێەوەی کە 2 کوڕی هەبێ پەروەردەیان کە خزمەتیان کە تا ژنیان لۆ دێنی مژدەی بەهەشتی پێدەدەم خۆش خێرێکی گەورەیە بەس ئیکچان سێم بینیوە حەدیسی سێ حەدیسی دوو دەڵێگەلێمان پرسی باوە کچێکیش دەیگۆ کچێکیش زابەت جددیشیتم ئەمەنەوە قسەیە بە ناخی چکەم هەومان خاوەنی مەسەڵەن کچ و کوڕانی قەناعەت بکەن ئەوەندەی کە کچ بە کەلکی ماڵەوە دێ کوڕ ئەوەندە بە کەلکی ماڵەوە نایێت خۆمە پیاوی ئەوەندەی کچ بە کەلکی دایک و باوکی دێ کوڕ ئەوەندە بە کەلکی دایک و باوکی نایێت ئەگە عاجزیش بن ئەنگۆ ئەوەی یەقینتان بێت تەماشەشکەن لە دایک و باوکی خۆتان بپرسن یعنی کچی فەقیر کە گەورە دەبێ هەر بەرپاچەڵە بۆ خەریکی خزمەتەیە لە ماڵێ ئەوجا ئەو سۆز و عاتیفە و مەحەبەتەی کە کچیشێتی کوڕنیتی لەبەرەوە هەردووکت دەبی وەکو یەکتر خۆش بوێن و فەرق و جیاوازیان لە نێواندا نەکەی و دڵخۆش بە چۆن خوا کچی پێداوی کوڕیشی پێداوی قەت تەفزیلی هەیەکان بەسەر یەکاندا نەکەی حتا ئاگاتان لێبیتن لە ماچکردندا کە منداڵی گچکەت هەن نەچی یەکی ماچکەی دیکە ئیهمالکەی خوای گەورە بێ حیکمەت قسەی سوورەی یوسفی بۆ مە ڕەوانە نەکرد ئاگاتان لێبیت ئەزانن هەموو بەسەر هاتەکە لەسەر چییە یوسف خۆشەویسترە لە لای بابی لەمە هەر هەموو
پێکەوە ئیتیفاق دەکەن بۆ لە بینبردنی ئەو برای بۆی کە مەجالی خۆشەویستی مەحەبەتەکەیان بمێنێ لە لای باوکی خۆیان. پارەت دانێ وەکو یەک بیان دێ، شتت بۆ کردن وەکو یەکیان بۆ بکڕە. ماچت کردن وەرن کوڕ بڕێزێ بگرن، یەکێک ماچیان کەو بڕۆت کو کابرا لە سێتەڕێ دەستە و دیوی ئاوە نەچی یەکت هەر ئامێزێ دابینە دیشی مالکێ، بەخوا هەم پیلانی لێدادنێن و هەم ڕۆکیشیان لە تۆ دەبێتەوە منداڵەکان، ئینتیقامت لێ وەردەگرنەوە. کەواتە خۆشەویستی خاڵێکی زۆر گرینگە بۆ بەختەوەری ئینسان لە ژیاندا. خوای گەورە تەبارەک و تەعالا بەختەوەرمان کە. والسلام عليكم ورحمة الله وبركاته.